دەربارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان قسە زۆر دەکرێتن و تاکو ئێستانە کە هیچ وەکو بڵێ ئیتیفاقێکی سیاسی نەبووە لە نێوان هیچ لایەنێکی سیاسی جا دوو قۆڵی بێ سێ قۆڵی بێ بەس قسەیە و قەناعەتیشم وایە بۆ مەسەلەی ریفراندۆم و هەڵبژاردن و ئەوانش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جددی نین ئەگەر جددی بانە بە زووترین کات پەرلەمانی کوردستانیان دەبووە کارا کردباوە و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕامانگەیاندووەوە چەند جارە دووبارەشی دەکەینەوە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەبێت بەو دەستەی سەرۆکایەتی ئێستا بێتن و دەبێت ئەو ڕێگریەی کە بە زەبری هێز لە سەرۆکی پەرلەمان کراوە و داوای لێبوردنیشی لێ بکرێتن ئەگەر بمانەوێت ڕووی حکومڕانی خۆمان سپیکەینەوە و خەڵک ئومێدی بە وەکو بڵێ دەسەڵاتداران بۆ دروست بێتەوە ئومێدی بۆ سیستەمی حکومڕانی دروست بێتەوە لە هەرێمی کوردستان دەبێت داوای لێبوردن لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت بە تایبەتیش لە سەرۆکی پەرلەمان بکرێتن و ڕێخۆشکردنیەکی زۆر بە زووترین کات بکرێتن دەستەی سەرۆکاتی دابنیشیتن و پەرلەمانی کوردستان دابنیشیتن چونکە ئێمە ئێستا لە قەیرانێکی زۆر عجایبدا دەژین ئێمە چەند دەستەیەک ئێستانەکە لە ڕووی یاسایی کۆتاییان بە دەسەڵاتەکانیان هاتووە یعنی لە فەراغێکی یاساییدا دەژین کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە هەر هەنگاوێک باە چووکە سەر بە پەرلەمانی کوردستانە دەبێت بگەڕێتەوە بۆ وەرگرتنی بڕیار و وەرگرتنی پێشنیار و وەرگرتنی بەرچاوڕوونی لە پەرلەمانی کوردستان و بۆ مەسەلەی ریفراندۆمیش بە هەمان شێوە و لەوەی گەورەتریش قەناعەتم وایە من زۆر جاری دیکەشم گوتووە ئێمە خەتەرێکی زۆر گەورە چاوەڕێمان دەکات پاش کۆتایی هێنانی داعش لە مووسڵ قەناعەتم وایە وەزعی هەرێمی کوردستان زۆر خراپتر دەبێتن و نەیارانمان قەناعەت ناکەم لێمان بگەڕێن ئاوە بە ئاسوودەیی و بە ئازادی لەسەر خاک و ئاو وڵاتی خۆمان دابنیشین ئێمە گەر بمانەوێ بە دەستێکی پۆڵاین بە هێزێکی لە بن نەهاتوو بە هێزێکی تۆکمە ڕوبەڕووی ئەو ئەگەرانە و ڕوبەڕووی ئەو ناخۆشیانە ببینەوە بەڕاستی دەبێ ئاشتەواییەکی سەرانسەری بکرێتن و لە پەرلەمانی کوردستانیش دەست پێ بکات پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و هەموو ئەو حەقد و بغز و ئەو هەموو بربەستە نەفسیانەی کە دروست کراون هەموو وەلا بندرێت هەر شتێکی کە بکرێتن کاک ئازادجان هەر شتێکی کە بکرێت بە دەستەی سەرۆکایەتی ئێستانە بێتن لە چوارچێوە لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی قانونە و شەرعیەتی نییە و ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەگەڵی دانابین و دژی دەوەستینەوە لەبەرەوەی شەرعیەتی قانونی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئێستادایە و دەستەی سەرۆکایەتی ئێستانەکە نە بە ئارەزوومەندانە نە لە ژێر فشاری پەرلەمانتاران دەستیان لە کار نەچێشاوەتەوە و لە دانیشتێکی ئاسایی لە بەرنامەی کاری خۆیاندا ئیعلانیان نەکردووە کە دەست لە کار دەچێشنەوە داخۆ پەرلەمانتاران قبولی دەکەینیان قبولی ناکەن ئەو مەسەلەی زۆرینە و ئەوانە یعنی کە پەرلەمان دانیشتنی خۆی بکاو لە کاتێکدا کە یەکەم هەڵبژاردن بکرێتن هێشتانە کە دەستەی سەرۆکایەتی دانەمەزرا بێتن سەرۆکی وڵات داوا دەکا کە لە ماوەی 10 ڕۆژ پەرلەمان کۆ بێتەوە بە زۆرینە کۆ دەبنەوە و بە تەمەنترین کەس سەرۆکایەتی پەرلەمان دەکاوە لۆ کاتێک کە دەستی سەرۆکایەتی نەبێتن بەڵام ئێستا تو دەستی سەرۆکایەتی هەیە و ئەو دەستی سەرۆکایەتی ساڵ و قسوورێک ئیش و کاری پەرلەمانی بەڕێوە کردووە بەڕێوە بردووە ئێستانە کە هەر شتێکی کە بکرێ لە چوارچێوەی یاسا و قانون دانیە و عیبدارکردنی سیستەمی حکومڕانیە جارێکی دیکە لە هەرێمی کوردستان